ژمارەیەک بینەری فیلمی سینەمایین و دەیانەوێت ئەو فیلمانە ببینن کە ڕێکخراوی کورسان دیالۆگ بە هاوکاری سینەما سالم ماوەی 5 هەفتەیە بە خۆڕایی نمایشی دەکەن. بابەتی بە کولتورکردنی سینەماژێکێکی دیکە بوو لەو پرۆژانەی وەک ڕێکخراوی کوردستان دیالۆگ بۆمان گرنگ بوو و کارمان لەسەر کردووە و لە ماوەکانی ڕابردوش لەگەڵ ژمارەیە هونەرمەند و سینەماکار و ئەو ئەکتەرانەی کە لە بواری نواندنا کارەکەن و شارەزاییان هەیە لە بواری سینەما و فیلم و درامای کوردیا گفتوگۆمان لەگەڵا کردوون بە ڕاوێژی کۆمەڵێک لە خەڵکی شارەزا پرۆژەی خێزان و سینەمامان پێچێناوە کە پرۆژێکی هاوبەشە لە نێوان ڕێکخراوی کوردستان دیالۆگ و سینەما سالم بە خۆشحاڵیەوە هاوڕێنمان لە سینەما سالم هاوکار بوون لەوەی کە بتوانین هەفتانە ڕۆژانی پێنجشەممە لە دوو کاتی جیاوازە لە سەعات 3 عەسر و 8 شەوە فیلم پێشکەشی خێزانە بەڕێزەکان بکەین بە خۆڕایی و هەفتانەش فیلمەکانە گۆڕێن و ئەو فیلمانەی تا ئێستا پێشکەش کراون فیلمی خێزانی بوون و ڕەهەندی پەروەردەی لەناو فیلمەکانە ڕەچاو کراوە ئەو فیلمانە پێشکەش کراون کە بۆ منداڵان بۆ خێزان گرنگن. هونەرمەندان دان بەوەدا دەنێن سینەما لە هەرێمی کوردستان لە قەیراندایە و بینەری کەمە هۆکارەکەشی بۆ چەندین گرفتی هونەری و کللتوری دەگێڕنەوە. چی سینەماکارە باوەڕ بەوە بهێنێ کە سینەما پیشەسازی و بازرگانیە. ئەمە یەک. دوو، حکوومەت بۆ نمونە هەتا 10 ساڵ کۆمپانیاکانی کە هەن لە باج و خەراج ببورێ. سێ، بزنسمانەکان بێنە پێش چونکە ئەم کەرتە کە من پرۆژەم هەیە بە ناوی کەرتی سینەما و دراما داهات و دەرامەتێکی زۆری هەیە، ئەتوانێ هەلی کار بڕەخسێنێ، ئەتوانێت خەڵکێک لەسەری ببێ بە ملیۆنێریش کە من خۆم یەکێکم لەوانە هەوڵی ئەوا دەمێستا. چوارەم، بەمە بینەر ئاش دەبێتەوە چکە ئێمە بینەری سینەمامان هەیە بیرمان نەچێ، بەڵام کاتێک کە سینەمای کوردی لە ساڵێکە لە 2 ساڵ فیلمێکە هێنێ دوای دانیشە بینەر دانانیشێ بە چاوەڕێ بکە فیلمی ترە بینێ. بەڵام ئەم پچری و پارچە پارچەیە کاریگەریەکی نەرێنی زۆر خراپی هەیە کە وا ئەکات ئێمە بەم شێوەیە قسە لە قەیرانی سینەما بکەین. کەمی ژمارەی بینەری فیلمە سینەمایەکان لە کاتێکدایە فیلمەکان لە سینەما سالمی شاری ڕۆشنبیری نمایش دەکرێن. وڵا ئەوەی کە ئێمە پرسیارمان کردووە و ئاگداریمان لە هۆڵەکانی سینەما هەیە بەگشتی هۆڵەکانی سینەما چۆڵن ڕەنگە ئەم پرۆژەی ئێمە وای کردبێت دەلاقێکی باش بێ بۆی کە جارێک تەرهانی هاوڵاتیان بەگشتی و خێزانەکان بە تایبەتی بات کە ڕووبکەنە هۆڵەکانی سینەما. ئێمە لە هەفتەی سێم و چوارەم و پێنجەمی پرۆژەکە هەستەکەین ئاستی پێشوازی و ئامادەبوونی خەڵک زیاتر و باشترە. نمایشکردنی فیلمی سینەمایی لە کاتێکدایە ئەو قەیرانانەی بەرۆکی هەرێمی کوردستانیان گرتووە کاریگەریان لەسەر بواری هونەریش هەبووە و هونەرمەندانیان ڕاگرتووە لە هەنگاونان بۆ بردنە پێشەوەی هونەری کوردی. دڵشادە نوێر، دەنگی ئەمریکا، سلێمانی. هەچ کۆمستاوانە شوێنە کلاوەت بوونە ئێستا و 20 کەس قەدەمە پارێنە.